هو كرمه تماشاكا تماشا او كرمه قرويه تماشاكا لناو درجيبو ما نملك نسراويا توشي كيسي زقربو ما كيستشي قوربو لا برز دكتور تلاشينا عمليات كر بس كوتوي با عميري كن كذن يعني بويزق الشغل كا عمليات كله كذن بس كوتوي سباز وخدا سباز كادليج ذاكم بوكارت واناني خو خير او كسانه جونس كا ايران درس كيلو خصخاني مهرباني ولا جران صافك عنش دكتور برزك عنش السلام عليكم جماعة دارهم اللي كان بارو انت مش هاي او كيسي بكان او كيسي تشكش مان هبو حرق حفتيا لهما انه تشيسي زرجان هي وكده من الليرة او تشيسي زرقانا او يوم يك تشيسي بس هذا سفواري تمشى ذاك اللي اول السري ودس بيدكين الليلة دس بيدكا صبر قورت اللي بتدين ناو دي زرجي بانتر بوا صبر وزكم دبتو زاري وایل ناو زرقات زاري وایل ناو مشتي ديتن زاري وایل ناو سنجي سيبلاك كاني ديتن زاري واشيا لناو ايسكيش ديتن او انا ما هم هي وقالي ديارة او تشيسانا او انا همو في دلن هايدات السيس نوع كرمه ك او زي الشرنيه كرمه كبقول انا مليانه زاري وای هيل كتبي زاري وای كرمه كبطاي لناو يعني حسب او كوناغي كجياني تيدا حاليا اوش نتيجه زوري ساقي بر الله و بي سي نا و غورك كان و داري اوشتانا تصاب كريتني ان شاء الله يس عملياتي دكين تمشادكين زين هر سلامه خوشويستان او گنجەیە ئیشی پەلکەنانی دەکاتن ماری لە بنەسڵاوەیە هات تیسەکی گەورەی لە چێن دەرێت لەناو جەرجیتی ئەوە جەرجی نەخۆشەکەیە تەمەشاکەن زوم ئاوتیکە ئەوە سێ زەرداویتی ئەوە جەرجیتی تەمەشاکە لەناو جەرجی چی هەیە لەناو جەرجی کرم کوێ هێلانەی دانایە ئەوە دەبینن ئەوە چیسی لەناو جەرجیتی ئەو دە ئێستاکە بە پشتیوانی خوای گەورە ئەو چیسە گەورەی لەناو جەرجی تەمەشا جەرج قۆپاندیتەوە تەمەشاکەن ئەوە جەرج قۆپاندیتەوە ئەو کرمەیە ئەوە هێلانەکەی هێلانەکەمان گرتیە ئێستا ئەو هێلانەیە دەرمانی تێ دەکەین دوایەکە دەیبڕین و لێی دەکەینەوە بە پشتیوانی خوای گەورە ئیشێکی جوان لێ دەکەین ئەم گۆر دوعای لە بە ئەو گەنجەی بکەن دێرم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی ئێستا ئەو دەرمانەی تێ دەکەینەوە ناوی تاوەکو کرمەکان بکوژی ئەوە هیبیتینە دێنین ئەو دەرمانەی تێ دەکەین تێکە خوایە شفای عاجیل لە بە ئەو گەنجەی بنێری ئەوە ئێستاکە دەرمانەکەمان تێک کرد ئەو جارێک دوسێ دەقە ڕادەوەستین ئەو دیسانەکە دێین دەرمانەکەی دەردێنینەوە باشە تەمەشاکە ئەوەی بگرە ئەو جا خەتۆچیت کە دێنچی دەکەین ئەوە شۆفەرمانە سەقفی خانەکەی لێ تێک دەدەم ئێستا چ دەکەین سەقفی خانی کرمەکەی تێک دەدەین ئەبەو شێوەیەی ئەو بەلیگاشووری دەیبڕین تەمەشاکە لەگەر ئەوەکەی لێ دەکەینەوە ئەوە سەقفی خانەکەیە ببینن ئێستا دەچینە ناو خانەکەی ئەوە خانی کرمەکەیە تەمەشاکەن ئەوە ئێستا سەقفەکەم کەمە گرا برد لە جایز دەچمە ناوێ ئەوە خانەکەیە ئەوە کرمەکەی دەبینی ئەوە کرمەکەیە بزانە سەکەری گەورەم سەکەری دەین بدێ سەکەری دەی ئەو جارە دەچین چی دەکەین سەقفەکەی کەمە کردیتەوە دەچین کرمەکەی ڕادەکێشین دەبینن ببینن بتەمەشاکە یا ئەڵڵاه ئەوە کرمەکەیە دەبینن کرمەکەی دەبینن بۆی ڕادەکێشم تەمەشا ئەوە دیتان دەی ئەوەش گیرە دیسان دەگۆڕمەوە ئەوە کرمەکە سەحب دەکەین ئەوە شێوەیە ئەوە کرمەکانمان سەحب کرد دێ سەقفی خانەکەی لێ دەکەینەوە سەقفی خانەکەی هەموو لێ دەکەینەوە خەتۆچیت کە دەڕۆین سەقفی خانەکەی بە کاملی لێ دەکەینەوە ئێستا ئیژە دەکەمەوە
ئەوە خانێکەمانە بزانام کرمی تێدا مایە بەڵێ کرمی تێدا مایە تەماشاکە ئەوجارە سەکەری دەبەمەوە ژۆرێ دیتان ئێستا چ دەکەین ئەوە کرمە ئەوە کرمە ئەوە کرمە ئەوە کرمە ئەوە ڕام کێشە دەبینی ئەوە کرمە ئەوە شوێ تەمەشا دیتان ئەو کرمەتان دیت ئەوە کرم ئەوە کرمە تەمەشاکە تەمەشا ئەو کرمە گەروەیە تەمەشاکە لە ناو دەرجی بوو ئێستا تەمەشاکە ئەوە کرمەکەیە سەکەرەکە ناتوانانی قوتی بدا بیگرە ئێستا دەیبڕم بە چ دەکەین ئەوە کرمەکەی دیتان چ کرمەکەم ڕاکێشایە ئێستا وەرە بە مەقەسی لە بن لموزەکەی بدا لە بن لموزەکەی لەکنە من ئێستا تەمەشاکە دەی ئەوەش بڕە ڕاست ئێستا ناوەکەی گیرە دێم قلەشکە دەبمە ژۆرێکە خۆشەویستان دیتان ئەوە ناوبۆرەکەمان خیان کردو جار دێن دیسانەکە ڕادەچین بسم الله وەرە بیبڕە بە مەقەسی بیبڕە چکە کریمەکە زۆر گەورەیە نامێت زوجی نەخۆشەکەی شەق بکەم لە بن لموزەکەی ببڕە لە بن لموزەکەی ببڕە تەمەشا ئەوە ناوکونەکەی گرت دیسان دێن بەتاری دەکەینەوە خاین دەکەینەوە تەمەشاکەن ئەو جارە تەمەشا ڕەشەکە دەگرە ئەوە دەرمانینە ئەو جەدێن چی دەکەین ئاوەکەشی خان دەکەینەوە کۆتا خەتۆ دێن چی دەکەین پاژەوەی کرمەکەمان دەرینە ئەوە سەقفی خانەکەیە ئەوە ناو خانێکەیە بە ناو خانێکی ببینێت تەمەشا ئەوە ناو خانێکەکەی ئەوە دەرجیتی دێن سەقفی خانەکەی بە تەواوەتی زیاد دەکەینەوە ئەوە سەقفی خانەکەیە کۆرکەدا لەم دێ ئەوە سەقفی خانەکەشمان لێ کردەوە ئەوە سەقفی خانی کرمەکەیە ئەو جەدەی بە ئامێرێککە پێدەن کۆرکۆدایە دەگرین ئەوەش ڕادەکێشین ئەوەیە ئیشدوانی لە مێرەبانی بەبێ ئەوەی زیجی ئەو گەنجەی شەق بکرێ ئەو عملیاتە گەورەمان لە بۆ کرد خی گەورە لە هەما قبول بکە میهرەبانی دڵسۆزی و لێزانی